ئەم مادەیە بڕگەی 1 و 2 3 و 4 پێداچوونەوە و ڕێخستنەوەی پلە و ناونیشان و موچەی وەزیفی لەگەڵ یەکخستنی ناونیشان و پلەی وەزیفی، پاشان هەڵوەشاندنەوەی پلە و مەرتەبەی زێدەگی و هەڵوەشاندنەوەی ساڵانی خزمەتی هەژمارکراو بۆ هەموو فەرمانبەران و موچەخۆرانی شارستانی و پێشمەرگە و ئاسایش و ناوخۆ. واتە ئەم 4 بڕگەیەی ئەم مادەیە دەسەدات لە 1,200,000 دۆسیە، بەبێ ئەوەی هیچ ڕێکار و میکانیزم و لیژنەیەک دیاری کرابێ بۆ پێداچوونەوە بە ڕێخستنەوە و پێداچوونەوە و هەڵوەشاندنەوە و بە ساڵی خزمەت و پلە و ناونیشان و موچەی 1,200,000 موچەخۆر لە کاتێکە لیستی شەهیدان، لیستی زیندانی سیاسی بە لیژنە دیاری کرا پێداچوونەوەی پیاکرێ. بۆیە بەڕاستی ئەمە هەموو حکوومەت ئەم 4 ساڵە خەریکی ئەمە بێ، ئەوجا ناتوانێ ئەمە بکە. بۆیە پێشنیاری لیژنەیەکەکەم لە وەزیری دارایی، لە داواکاری گشتی، لە بایۆمەتری، لە بەڕێوەبەری گشتی خانەنشینی، لە نوێنەرانی وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە، وەزارەتی شەهیدان، ناکرێت تۆ دەست لە موچە و پلە و ناونیشان و هەموو شتێکی 1,200,000 موچەخۆر بدەی بەبێ ئەوەی لیژنەیەک دیاری کرابێ. بڕگەی پێنجەم لە ڕاستیە پێش بڕگەی پێنجەم بەڕێزان من داواکەم حکوومەت ڕوونکردنەوەیەکمان باتێ. تۆ دەست لە پلا دەیت، 4 ساڵە بە نایاسایی پلت ڕاگرتووە، تا ئێستا حەقێکی یاساییە نەتخستۆتەوە سەرکار، پلت نەداوەتەوە دەست پێکردنەوەی پلەکە موچەخۆرێک لە 4 ساڵایەک جار پلەیەکی بەرزە بێتەوە تۆ ڕاتگرتووە بە نایاسایی، ئێستا دەی دەسی لێ دەیتەوە. بۆیە زەرورە ئەوەش یەکلایی ببێتەوە مادام ئەمە چاکسازیە. بڕگەی پێنجەم بەڕێزان من داواکەم لا ببرێ، چونکە پێچەوانەی تەواوی بڕگەی 1 و 2 3 و 4 و هەموو ئەم یاسایە بوونی بڕگەی 5 مانای ئەم یاسایە ڕەت دەکاتەوە. بۆ چونکە هەر پێگەیەکی یاسایی بواری ڕاژەی گشتی پشتبەستوو بە بڕیاری کارجێڕی هاتوونەتە دی لەسەر بودجەی گشتی موچەیان وەرگرتووە، ئەم پێگانە پارێزراوە بن. یعنی هەرچی بڕیاری دامەزراندن هەیە، هەرچی بڕیاری پێدانی موچە هەیە، پلە هەیە، تۆ دێی ئەی پارێزی، ئەی چاکسازی لە چی ئاکێ گەروایە. بۆیە بەڕاستی هەرچی نایاسایی کراوە بە بڕیار ئەم بڕگەیە ئەی پارێزیە، ئەی خاتە ژێر ئەم ناونیشانە و دێت ئیستحقاقی خانەنشینی لێ سەنێ و هەندێک پلە و شت دەستکاریەکە و ئەی هێڵێتەوە. واتە ئەوەی کە بە نایاسایی کراوە و بە بڕیاری کارجێڕی کراوە هەموویە پارێزیە. مانا بۆ ئەم پرۆژەیە لێرە نامێنێ. زۆر پێنجەم خۆی ئەوە بەشێک لەو خەڵکانە دەگرێتەوە کە ئێستا موچیان پێدەدرێ و بەشێکی نایاساییشی تێدایە بەڕاستی بە ناوی ڕێکخراوەکانەوە. بۆیە من پێم وایە لەو سنفەدا خەڵکێکێ بۆ خۆی پێشمەرگەی دێرین بووە و خەڵکێکێ ئێستا دەکرێت مەسەلەن بگەڕێتەوە سەر وەزیفە. بۆیە بەڕای من دەکرێت خاڵێکی بۆ ئیزافە بکرێت ئەوە ئەوانەی بۆ نمونە کە پێشمەرگەی دێرین بوون. یاسای ئێمە 34 مان هەیە، یاسای 33 مان هەیە، 2007 پەرلەمانی کوردستان بۆ خانەنشینی پێشمەرگەی دێرین. بۆ بەناوێکی کابرا مەسەلەن ئێستا موسەوەر دەگرێت و پێشی عیبدار بە بەڕاستیانی بە خەڵکێکی زۆریشە. ئەوەی کە ئەحکامەکانی پێشمەرگەی دێرین یا ئەوەی کە خانەنشینی سەربازی یا خانەنشینی شارستانی دەیگرێتەوە بە پێی یاساکان ئەمە بچێتە سنفی ئەوەی تر عیلاج بکرێت بە شێوەیەشکە.